یەکەمیانەوەیە مسلمان عزیزەکان ذکری بەیانیان و یەواران. زۆر جار ئێمە لەوەی هەندێکمان زۆرینەمان پشتگوێ بخەین، بەڵام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام یەکێ لەو ذکرانە. تەبەن ذکری بەیانیان زۆر قەڵغانێکە بۆ مرۆڤ هەتا یەوارە مەلایکەی پارێزێ. یەوارە ذکرت کرد هەتا بەیانی مەلایکەکان ئەتپارێزن. یەکێ لەوانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ یەواران سێجا قل هو الله احد بخوێنێ، سێجا قل اعوذ برب الفلق والناس بخوێنێ، سێ بەیانیان بخوێنێ دوای نوێژی بەیانی هەتا خۆر دەکەوێ، و یەواران دوای نوێژی عەسر هەتا ئاوا دەبێ. پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام ئەفەرمێت ئەمە کافیەتی بۆ هەموو شتێک. یعنی ئەو ڕۆژە هەتا یەوارە خوای گەورەم عەبدە مەحفوظەکە لە هەموو بەڵا و موسیبەت و شەڕێک، یەوارەش هەتا بەیانی خوای گەورەی پارێزێ لە جنۆکە و لە شەیطان و لە هەموو شەڕێک. ئەمە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەفەرمێ بە عەبدوڵڵاه بن خوبەیب ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، پێی دەڵێ ئەمە ئەنجام بدە لە ڕۆژانتدا. ئەگە تەماشاشکەین بچینەوە بۆ ماڵەکانمان مسلمان عەزیزەکان، خاڵێکی تر لەوانە لە ماڵەکانماندا پێغەمبەری نازدار ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام سوورەتێک هەیە با لە ماڵتان نەبڕێ، ماڵەکانتان ئەم سوورەتەی تیابا نەبڕێ، ئەگەر بە خوێندنە، ئەگەر بە لێدانە، بە موبایلە، ئەگەر بە تەلەڤیزیۆنە، ئەگەر بە هەرچی وەسیلەیەکە. پێغەمبەری خوا وەسیەتمان پێ دەکا ئەڵێ ئەم سوورەتە با لە ماڵتانە نەبڕێ. پێغەمبەری نازدار ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوش ئەوەیە ئەو سوورەتەی کە لە ماڵی من و تۆدا نەبڕێ ئەوش سوورەتی بەقەڕەیە. پێغەمبەری نازدار ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام اقرأوا سورة البقرة فإنها أخذها بركة وتركها حسرة. واتا هەر کەسێ سوورەتی بەقەرە بخوێنێ لە ماڵیدا ئەبێتە بەرەکەت، هەر کەسێ نەیخوێنێ ئەبێتە حەسرەت. کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام لە هەر ماڵێکدا و ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەر ماڵێکش ئەوەی تیا نەبێ معەڕەزە بۆ ئەوەی سحر و جادو بچێتە ئەو ماڵەوە. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەم سوورەتە بزان چۆن ئاماژەمان پێیەکا مسلمانە ئەزیز و بەڕێزەکان. واتە هەر ماڵێک ئەمەی تیا نەبێ بەرەکەتی تیا نامێنێ، حەسرەت و نەدامەتە کێشێ ئەو ماڵە، و پاشانش جنۆکە و شەیطان دەست ئەگرێتە سەر ئەو ماڵەدا. بەڵام ئەگەر بخوێنێ بەرەکەتی تایە شەیطان و جنۆکەکان لێی دوورەکەونەوە و مەلایکەکان حیمایەی ئەو ماڵە دەکەن. ئەمە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام یانە فەرمێ ئین الشەیطان ينفر، شەیطان ڕاکا لە ماڵانێک کام ماڵان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من البيت الذي تقرأ فيه سورة البقرة، هر ماڵێ سوورەتی بەقەرەی تیا بخوێنێ شەیطان جێی نابێتەوە دەڕوا، هەموو جنۆکەکانش لەگەڵ خۆیدا دەبا، واتە شەڕی شەیطان لەو ماڵە دوور دەبێتەوە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام لا تجعلوا بيوتكم مقابر، ئەفەرمێ ماڵەکانتان مەکەنە قەبرسان، چونکە قەبرسان قورئانی تیانەیە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە ئەو ماڵانەی کە قورئانی تیان نییە وەک قەبرسانە ئەو ماڵە، چونکە سوورەتی بەقەرەی تیا ناخوێندرێ. یەکێ لەوانش لەو دوو ئایەتە پیرۆزە کە ئێمە دەستی پێوە بگرین و خەڵاتە وەک نوێژ، خوای گەورە دایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئیسرا و میعراجدا بە ئومەتەکەی دوو ئایەتی کۆتایی بەقەرەیە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام هەر کەسێ بیخوێنێ لە شەودا ئەو کاتەی دەچیتە سەر جێگا ئەم دوو ئایەتە بخوێنی، پێغەمبەری خوا فەرمێ کافێتی بەسێتی پێویستی بە هیچ نییە بەم دوو ئایەتە بخوێنە کافێ بخەوە بە ئیسراحەت. ئەم دوو ئایەتە کاتێ دەچیتە سەر جێگا لەگەڵ ئەذکارەکانی تر کە ئینسان بخوێنێ. زۆر جار ئێمە بەری هیچ ناگرین، هەر هەوایەک دێ لێمان دەدا و دەمان ڕمێنێ و زۆر و بڵین زوو تووشی نەخۆش دەبین، چونکە بڕاتان هەبێ مسلمانەکان ئەمانەمان ترک کردووە. زۆرینەمان ئەمانەمان
ئەزانین بەڵام جێبەجێی ناکەین یان تەمەڵی تیاکەین ئەمانە بکەین لە زۆر شت مەحفوظ دەبین خۆمان ماڵمان مناڵمان لە جاتی ئەو جاوەی زۆر جار داوای دوعای خێر بکەین ئەتوانین ئەمانە باشترین دوعایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحاب و یاوەرانی فێر کردووە ئەمە هەمووی بە پێغەمبەری خوا بە ئەصحاب و یاوەرانی وتۆ پێی ئەمانە ئەنجام بدەن ئەمە وەسیەتی پێغەمبەری خوایە بۆ ئەصحاب و یاوەران و بۆ ئومەتەکەیشی یەکێکی تر لەو